زۆر باشە کاک دکتۆر یەکێک لەو چەکانەی کە ئەم فرۆشیارە ئۆنلاینانە بەکاری ئەهێنن ئەو کەلیمە سەرنجڕاکێشانەیە کە لە کاتی فرۆشتنی دەرمانەکان باسی ئەەکەن زۆرجار ئەڵەن چارەسەرێکی سەحراوی ینی ئەم چارەسەرە کۆتایی بە ئازارەکانت دێنێ چارەسەرێکی هەمیشەی و یەکجاری بە شێوەیەکی سروشتی ئێوە وەکو پزیشکی دەرمانساز کاتێککە گوێتان لەم دەستەواژانە ئەبێت کە ئەم فرۆشیارە ئۆنلاینانە بەکاری ئەهێنن تا چەند ئەزانن کە ئەمە ساختەکاریەکی تایە یا ئایا ڕاستەوخۆ بیرتان بۆ ئەوە ئەچێت کە ئەمە شتێکی ساختەکاری بێت و دوور بێت لە شتێکی زانستی لە ڕووی یاساییەوە ڕیکلامکردن لە بۆ چارەسەری پزیشکی بە تایبەتی ڕیکلامکردن بۆ دەرمان و پێداویستە پزیشکیەکان ڕێگە پێنەدراوە نایاساییە و ئەوانەی لەو بارەدا کار دەکەن هیچ ڕێگە پێدانێکی یاساییان نییە و زۆر جاران بە بەردەوامیش لەلایەن وەزارەتی تەندروستیەوە ڕێکاری یاساییان بەرامبەر گیراوەتە بەر لە ڕێگای سندیکای دەرمانسازان ڕێکاری یاساییان بەرامبەر گیراوەتە بەر بەڵام دووبارە دەگەڕێنەوە سەر ئەوەی ئاستی ڕۆژنبیری تاکەکان لە چه ئاستێکە بڕوا بە چۆرە قسانە بکات بۆی بەداخەوە پێویستە هەڵمەتی هۆشیارکردنەوەی تەندروستی هۆشیارکردنەوەی تاک بەرامبەر بە تەندروستی خۆی ئیشی لەسەر بکرێتن لە هەموو بەشەکانی کۆنتاکتیان لەگەڵ هاوڵاتیان هەیە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی